کی کەمێک بەر لە ئێستای خۆپیشاندانەکانی سلێمانی پێکەوە دەبینین. ئەو دیمەنانە دیمەنی کەمێک بەر لە ئێستای خۆپیشاندانەکەی سلێمانین. ئەم دیمەنانە دیمەنی چالەکە مەدەنیەکانن کە لە شەقامی مەولەوین لە بازاری شاری سلێمانی کە پێک هەڵبژانێک هەیە لە نێوان خۆپیشاندەران و چالاکیە مەدەنیەکان. بەڵێ بەرەزان ئەوەی کە دەبینن دیمەنی کەمێک بەر لە ئێستای خۆپیشاندانەکەی شاری سلێمانی ئەم دیمەنە لە شەقامی مەولەویە لە بازاری شاری سلێمانی کە پێک هەڵبژان هەیە لە نێوان خۆپیشاندەران و هێزی چالێکی مەدەنیەکان کە ئەوەی لە دیمەنەکاندا دەبینێت بەرد دەگیرێتە چالێکی مەدەنیەکان لەلایەن خۆپیشاندەرانەوە. کەمێک بەر لە ئێستان ئەم دیمەنانە دیارە خۆپیشاندانەکان بە پێی زانێرەکان تا ئێستا بەردەوامن ئەم دیمەنە